کردووە کە ئەمەلیان نەماوە بەم حکوومەتە کە بتوانن دەرگای بکەن لەبارەوە مردنیان پێ تووشترە تا لە ژیانی دەوڵەتی. ئیرۆ ئەم لە ڕۆژهلاتێ خرواتیا لە باژارێ وقۆوارن گۆ لەسەر چەمێ ڤوقا و تونا هاتیە ئاواکردن و نێزیکی 3 میلیۆن مرۆڤ لێ دژن. ئەف باژار لە سینۆرێ سەربیایە هەروەها شەڕێ سەرخەبوونێ دەژێ gelek tade dîtiye û her çi qas piştî salên 2000 proseseke aşîtiyê di navbera Xirwat û Sirba de destpêkiriyê jî hê birînên şer jî gelekî germin û hê her du gel gelekî dûrî hebe. ئەگەر چیمە دەستمان بۆ شتێک نەدەبرکەی خۆمان نەبووایە بەڵام بە ئاسانیش دەست بەداری شتەکانی خۆمان نەدەبووین. ئەگەر خاوەنی ئیرادەیەکی بەهێز بن ئاوا هیچ بربەستێک ڕێگاتان پێناگرێت. وەکو چۆن لە شاری حەلەب لە سووریادا ئەیبینین ئەتوانن هەموو شارەکە بڕوخێن و وێرانی بکەن بەڵام ناتوان خەون و ئومێدەکانیان لەناو بەرن. ئەو کەسانی کە لە مەیدانی جەنگ هەڵنەهاتن و مانەوە نیشانێندا کە ئیرادەیان لە هەموو خەڵکانی جیهان بەهێزترە. گرفتەکان کە لە دوای جەنگ بەجێدەمێنن ڕەنگە هەندێک کات لە گرفتەکانی ساتی جەنگ سەختتر و دژوارتر بن لە دەستدانەکان، یادەوەریەکان، ئازارەکان، وێرانکاریەکان و بێگومان بەردەوامیدان بە ژیان لەو شوێنەی کە بۆیان بەجێماوە و لەگەڵ ئەوانەی کە زیندوو ماونەتەوە. ئەو سەربەخۆیەی کە لە ساڵی 1991دا ڕاگەنرا، ئەو جەنگەی کە تاوەکو ساڵی 2000کانیش بەردەوام بوو، دان پیادانانی یەکێتی ئەوروپا و ڤاتیکان لە ساڵی 1992دا بوون بە ئەندامی کرواتیا لە یەکێتی ئەوروپادا لە ساڵی 2013دا و ژیانی ئێستاش لە کرواتیادا. سلۆڤینیا و کرواتیا یەکێک بوون لە وڵاتانەی کە شۆڕشی سەرەتاییان لە ڕێگەی هەڵبژاردننی فرەحیزبیەوە بووە. لە زۆربەی هەڵبژاردنەکاندا پارتی باڵی ڕاست سەردەکەوت. پارتی یەکێتی دیموکراتی کرواتی کە یەکێک لە جەنەڕاڵەکانی تیتۆ کە مێژووناسیش بوو و ناوی فرانجۆ تودمان بوو پێشەوایەتی دەکرد لە هەڵبژاردنەکاندا و سەرکەوتوو بوو. ئەم پارتە بەهۆی ئەو ترسی کە بەهۆی گۆڕانکاریەکانی ئەم ساڵانی دوای سربیا لەلایەن دروست بوو ڕژێمێکی نەتەوەیی لە کرواتیا دروست کرد. لە پاش هەڵبژاردنەکانی بەهاری ساڵی 1990ەوە گروپە سیاسیەکان و سیاسەتمەدارە گرنگەکانی وڵات دەستیاندایە ڕەوتێکی نەتەوەیی
لە ماوەی ساڵێکدا ئەمەش بۆ بیانوویەک بۆ سەختترکردن و دژوارترکردنی ئەو جەنگەی کە لە ئارادا بوو لە ماوەی ساڵێکدا هەر بۆیە سەرەتای دیموکراسی بوونی کڕواتیا دەگەڕێتەوە بۆ ساڵی 2000 واتە دەگەڕێتەوە بۆ 10 ساڵ دوای مردنی سەرۆک تودمان. بێگومان ماوەی گواستنەوەی وڵاتێک کە لە ژیانێکەوە کە بە درێژایی چەندین ساڵ لەسەری ڕاتوە بۆ ژیانێکی تازە و وڵاتێکی تازە هەروە سادە و ساکار و بەبێ گرفت نییە، بەڵام سەرڕای هەموو ئەوانە دەست درا بۆ ئەم ڕێگایە. لە دەستوری وڵاتەکەماندا وەکو لەسەری ڕێکەوتوین سیستەمی وڵات سیستەمی دیموکراسیە. لە سەرەتاوە ئەگەرچی سیستەمی نیمچە سەرۆکایەتی بوونی هەبوو لە وڵاتەکەدا، بەڵام لە ساڵانی 2000دا بەهۆی ئەو گۆڕانکاریانی کە لە دەستورەکەدا ئەنجامدرا چوینە سیستەمی پەرلەمانی و دیموکراسیانی دەسەڵاتەوە. مەبەستم لە دیموکراسی ئەوەیە کە ئەنجومەنێکی ڕێکخراوبوونی هەیە و هەموو 4 ساڵ جارێک هەڵبژاردن دەکرێت و هەموو 5 ساڵ جارێکیش سەرۆکی کۆمار هەڵدەبژێردرێت. دەسا و دەستکردنی دەسەڵات لە وڵاتەکەدا بەبێ هیچ گیرروگرفتێ بەڕێوە دەچێت. ئەگەرچی ڕاگەاندنی دەوڵەتێکی سەربەخۆ لای کرواتیەکان تەنها خەون و خەیاڵی چەند سەد ساڵیان نەبوو، بێگومان لەم ماوەیەدا خەڵکانێکی زۆر هەبوون کە بە گومانەوە لەم خەونەیان دەڕوانی. بەڵام بەرواریدان پیادانانی کرواتیا وەکو وڵاتێکی سەربەخۆ لەلایەن یەکێتی ئەوروپا و ڤاتیکانەوە کە 15 کانونی دووەمی 1992 بوو کە شوهەوای فیستیڤاڵ و ئاهەنگێکی خۆشحاڵی هەبوو دەبوو لە ناساندنی لەلایەن وڵاتە نێودەوڵەتەکانی سەرتاسەری جیانەوە ئەم خۆشیە بەردەوام بێت. سەرەتا بۆ دامەزراندنی دامەزراوە دیموکراتیەکان بۆ گۆڕانکاری ڕێکخراوەیی دەستمان پێکرد. بە ئابووری بازاڕی نوێ و مافی کەمینەی و مافی مرۆڤەوە کۆماری کرواتیا وەکو پارچەیەکی ناتۆ و یەکێتی ئەوروپا دەستی بە ئەچی خۆی کرد. ئەم بارودۆخە ڕوخساری تازەی وڵاتەکەی پێک دەهێنا و سەلمێنەری ئەم ڕاستیەش ئەو ئاڵایی دووەمە کە دەیبینین واتە ئاڵای یەکێتی ئەوروپایە و کە بووین بە ئەندام تیایدا. ئەگەرچی بوون بە ئەندام لە ڕێکخراوە نێودەوڵەتەکانی وەکو ناتۆ و یەکێتی ئەوروپا بۆ وڵاتێکی تازە هەنگاوگەرێکی زۆر گرنگن، بەڵام ئەمانە بەز نین. ئێمە چین؟ شوناسی ئێمە چییە؟ سیاسەتی نێودەوڵەتیمان چییە؟ ئاخۆ ئەتوانین یاسای تایبەت بە خۆماندانین کە لەگەڵ سیاسەتی نێودەوڵەتیماندا بگونجێت؟ و تەنها دەبێت لەسەر ئەو ڕێنماییانە بجوڵینەوە کە لە بروکسلەوە بۆمان دێت؟ ئەتوانین بە دوای وەڵامی ئەم پرسیارانەدا بگەڕین. جوڵانەوە لەسەر ڕێنماییەکانی سەرەوە تا کوێ دەتوانێت بمان بات. لە ئەنجامدا لەگەڵ وەرگیرانمان لە چەند ڕێکخراوێکی دیاریکراودا. هەروەکو چۆن سەرۆکی ئەو کاتە کۆسۆر بە پێداگریەوە دووپاتی دەکردەوە، ناتوانین بڵین ئەم ماوەیە زۆر ئاسان بوو. بۆ ئەوەی ببین بە ئەندام لە یەکێتێکەدا ئەبوو 35 مەرج جێبەجێ بکەین و 23 دانە لەو مەرجانەش لەبارەی سیستمی دادوەریەوە بوو. هەموو ئەمانە کاتێک ڕوویدا کە من سەرۆکی پەرلەمان بووم و هەڵگرتنی ڤێتۆکان و جێبەجێکردنی هەموو مەرجەکان کارێکی زۆر قورس و دژوار بوو. دەبوو زۆر شت بگۆڕین لە پێناو بنیادنانی سیستمێک کە کەمتر پەیوەست بێت بە سیاسەتمەدارەکانەوە و پارتە سیاسیەکانەوە. لە وڵاتە ئەندامەکانی یەکێتی ئەوروپا تەنها پۆڵەندا و کڕۆواتیا کێشەیان لە بەندەرەکانیاندا هەبوو و پێویستیان بە بڕەپارەیەکی زۆر بوو بۆ نوێژنکردنەوەیان. کاتێک من ئەم ئەرکەم وەرگرت تەنها 5 دانە لەم 35 مەرجە جێبەجێ کرابوو. هەموو ئەمانە 2 ساڵ و نیوی خەیان بۆ جێبەجێکردنیان. کێشەی زۆریش کەوتە بابەتی بەرچیل و شتەکەیەوە. ئەم بابەتە هیچ جۆرە واستەیەکی تێدا نەبوو. جا هەر کەسێک بواە گرنگ نەبوو نەدەبوو هیچ کەسێک بپارێزرێت. لەگەڵ هەموو ئەمانەشدا بە شێوەیەکی هاوتەریب دەست کرا بە پرۆسەی دیموکراسیکردنی سیستمەکە. ئاڵای کرواتیا یەکەم جار لە ساڵی 1848دا و لە سەردەمی حکومڕانی جوسیپ هیلاسیۆدا پەیدا بوو. لە هەمان کادا داڵماچیا شانشینی بەهێزی سلۆڤینیا و کرواتیای پێک دەهێنا. لە ناوڕاستی ئەو ئاڵایی کە لە 3 ڕەنگی ئاسۆیی سوور و سپی و شینی کاڵ پێک دێت چاکەتێکی سەربازێکی تیادای و لە بەشی سەرەوەشیدا تاجی پاشایەتی تایە. وەکو وڵاتەکانی تری ناو یوگۆزلافیای کۆن، کرواتیاش تەنها بە دەوڵەتێکی سەربەخۆوە نەدەوەستایەوە، بەڵکو سیستمەکە لە بنچینەوە دەگۆڕا، واتە بە شێوەیەکی گاڵتەجارانە دەبوو بە سیستمێکی کاپیتالیزم و سۆشیالیزم.
ئەمەش پێویستی بە ڕێکخراوەکردنیشی بنچینەی بوو لە ڕووی یاسایی و دادوەری و ئاسایش و هەموو شتەکانی دیکەوە. سیستمی دادوەری ڕاستەوخۆ پەیوەندی بە سیاسەتی وڵاتەوە هەیە. ئەوەی کە لە مەیدانی سیاسیدا ڕوویدەدا کاریگەری لەسەر دادوەری دەکرد. لە ساڵانی 1990ەکان بەدواوە بە شێوەیەکی نەرێنی کاریگەری لە سیستمی دادوەری کرد. 1500 بۆ 2000 کەس زیاتر شوێنگۆڕکیان پێکرا لە کارەکانیان. لە دوای ئەو هەموو ساڵە ئەم کارمەندە تازانە کە دەهاتنە سەر کارەکە نەیان دەتوانی بە هەمان وردبینی و ئەزمونەوە لە کارەکەدا بەردەوام بن. ئەم بارودۆخە بوو هۆی ئەوەی کە زۆرێک لە کەیسەکان دوا بکەون و نادەتپەروەری ڕووبدات. بڕیاری هەڵە دەدرا یان بڕیارەکان دوا دەکەوتن. ئەگەر بڕیارەکان دوا بخەن ئەوە دادپەروەری بەرقەرار نابێت. هێشتا زۆرێک لە کەیسەکان بە کراوەی ماونەتەوە، وەکو کەیسەکانی جەنگ و تایبەتکردن و سزادان. خەڵکێکی زۆر دەوڵەمەند بوون، بەڵام سەرچاوەکان گوماناوی بوو. کاتێک لەم کێشە یاساییانەدا خەریکە دەخینچین، لەلایەکەوە هەوڵی خۆگونجاندن لەگەڵ مەرج و تایبەتمەندیەکانی یەکێتی ئەوروپادا دەدەین و لەلایەکەوە هەوڵ دەدەین کە دەستگای یاسایی سربەخۆی خۆمان جێگیر بکەین. لەلایەکی تریشەوە سیستمی ئاسایش و بەرگری بابەتێکی جیاوازترە. لە کرواتیاشدا وەکو وڵاتانی دیکە ئاسایش لە دوو بەش پێک دێت. بەشی یەکەم ئەوەیە کە خەڵکی ئەیبینن، بەشی دووەم ئەوەیە کە بەردەوام لەژێر سێبەردان و شاراون. هەموو سیستەمێکی ئاسایش چەندین دەستگای پێیوەست بەخۆی هەیە، وەک دەستگای ناوخۆ و ئاژانسی ئاسایشی نێودەوڵەتی و هێزە چەکدارەکان و لەم جۆرە شتانە. ژیانە وڵاتێکی نەتەنێ ژیانە سیاسیە. ji bo mirov welatekî binasê divê yek jiyana rojane jî binasê û bikeve nav de. Niha em li Zagreb li bazarê ne got dilê jiyana rojane tê de avêje. لە ئێستادا لە بازاری زاگرێبداین کە بە دڵی ژیانی ڕۆژانی خەڵکەکە دادەنرێت. یەکێکتر لەو شتانێک کە ئاست و کوواڵەتی ژیان لە وڵاتێکدا دیاری دەکات بریتیە لە سیاسەتی ئابووری لە وڵاتە. کرواتیا لەوانەیە لەم بارەیەوە کەمێک بەختەوە بێت. سەرڕای ئەو هەوڵانی کە پێداگری ئەکرد بە ڕاستی تایبەتکردنی یاساکان بە وڵاتێکی خۆیانەوە و بەو گۆڕانکاریانی کە لە ساڵی 1960 و 1970 و 1974 درا لە دەستور و یاسای بەڕێوەبردن لە یوگۆزلافیا، ئەمەش مافێکی زیاتریدا بە کرواتیا. بە درێژایی چەندین ساڵ کوالێتی ژیان لە ناوخۆی ئەو وڵاتەدا یەکێک نەبوو لەو کێشانەی کە لەلایەن زۆرینەی خەڵکەوە لەسەری کۆک بن. لە دوای تەواوبوونی جەنگ ئیتر هیچ بیانوێک لە ئارادا نەما. بابەتی ئابووری و ستانداردەکانی ژیان و مافەکانی مرۆڤ هاتبوونە سەر مێزی گفتوگۆ. ڕژێمی کۆمۆنیست کە لە دوای دامەزراندنی دەوڵەتەکەەوە دەست بەکار بوو لە دوای ئەوەی زیاتر لە 15,000 کەس لەو جەنگەی کە لە ماوەیەکی کەمدا لە وڵاتەکەدا ڕوویدا بوو گیانیان سپاردوو. کرواتیا وەک وڵاتێکی سربەخۆ دانی پیانرا. وەک سەرکەوتنێک ئەم یادەی بەرز ڕاگرت، بەڵام کەشوهەوای کۆمەلگاکە ئەمەی نەدەخواست. پەرسەندنی کەرتی گەشت و گوزار لە کرواتیادا و زیاترکردنی ئاستی پەنابەری بیانی لە وڵاتەکەدا بە ڕێژێکی بەرچاو دەگەڕێتەوە بۆ ساڵانی 1960ەکان، بەڵام ئەمە بۆ سیستمێکی تازە بە گوێرەی پێویست نییە. کاتێک کە سیستمی سۆشیالیست لە ئارادا بوو دەیانوت کە هەموو شتێک لە سیستمی کاپیتاڵزمدا خۆش و چاکە. لە ئێستاشدا ڕوبەڕووی دیوەنەرینیەکانی کاپیتاڵزم دەبینەوە. چینێکی تازەی لە خەڵک دروست کردووە کە ئەوانیش خەڵکی سەرمایەدار و دەوڵەمەندن. ماڵ و سامانی خەڵکیان برد بۆ خۆیان و بێکاری بە خێرایی بەرز بوویەوە. بەرووبووم کەمی کرد. سروشتێکی لەبارمان هەیە بۆ گەشت و گوزار، بەڵام نەمانتوانی سوودی لێوەربگرین. خۆی ئەمە هەر بە شێوەیەکی لاوەکی هەبوو. بەهۆی ئەوەی کە سیستمی دادوەری کاریگەر و متمانە پێکراو نییە، سەرمایەدارانی بیانی نایانەوێ پارە و سەرمایەکانیان لە کرواتیادا بخەنە کار. ناتوانین بڵین کە ئەو تابلۆی لە بەردەستماندایە بە تەواوەتی مایەی ڕەشبینی و بێئومێدیە، چونکە ماوەی بنیادنانەوەی وڵاتەیەک بێگومان بەبێ کێشە و گرفت تێناپەڕێت.
لە دوای قەیرانێکی ڕاستەقینە بە درێژای 8 ساڵ دەتوانین بڵێن ئابووری وڵاتی کرواتیا لەم چەند مانگەی دواییدا لە بارودۆخێکی باشدا. لە دوای 2 ساڵ کاتی گۆڕانکاریکردن لە دەسەڵاتی وڵات داهات. باڵبژاردننی ئاسایی 4 ساڵی وڵات و ئەمەش ئەوە دەگەیەنێت کە هاوکێشە سیاسیەکانی وڵاتەکە گۆڕانکاری بەسەردادێت. کەرتی گەشت و گوزاریش لەم 2-3 ساڵی دواییدا لە بارودۆخێکی باشدایە لە کڕواتیادا. گرفتی تیرۆر و ئاسایش و کۆچ و جەنگ لە وڵاتەکانی تورکیا و یۆنان و کێشە کۆمەڵایەتیەکانی وڵاتی ئیسپانیا بە شێوەیەکی باش کاریگەری لەسەر گەشت و گوزاری کڕواتیا داناوە. لە لایەکی ترەوە ئەو هەڵئاوسان و هەڵبەز و دابەزەی کە لە ئابووری جیهاندا دەمێنرێت لەم دواییانەدا بۆتە هۆی هێنانەکەی گرفت و دڵەڕاوچێ بۆ خەڵکی. لە ئێستادا پارچەیەکی لە یەکێتی ئەوروپا، بەڵام بەهۆی ئەوەی کە گۆڕانکاری لە یەکێتی ئەوروپادا هاتووە ناتوانین دڵنیابین لەوەی کە لە داهاتوودا چی ڕوودەدات. دووەمیش ئەوەیە لەسەر ئاستی نێودوڵەتیدا بازرگانی لەگەڵ رووسیای تازە و تورکیادا دەکەین و لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاشدا بازرگانیکردن هەیە لە نێوانماندا. لەم سیاسەتە نوێی ئابووریدا هەم پەیوەندیمان لەگەڵ هاوپەیمانە بازرگانیەکانی کۆندا هەیە و هەم لەگەڵ تازەکانیشدا پەیوەندیمان هەیە بەهۆی ئەوەی کە ئەوانیش کاریگەریان هەیە بۆ سەر وڵاتانی ناوچەی بەڵقان. کاتێک باسەکە دەبێت بە باسی ئابووری، یەکێک لە بابەتە هەرە گرنگەکان لە لای زۆر لە خەڵکی تایبەتمەندەکان و تایبەتکردنی بوارەکەیە کە یەکێکە لە سیاسەتەکانی سیاسەتمەدارە لیبراڵەکان. ئەگەرچی هەندێک لەو تایبەتمەندیانەی ساڵی 1990 بۆ هۆی پەرسەندنی ئابووری لە دوای جەنگەوە، بەڵام هەندێکی تریان بۆ هۆی ئەوەی کە بەهۆی هەندێک لە خەڵکیەوە کە لەم بارودۆخەیە دەستڕۆشتوو بوون کۆمەڵگا بەرەو هەڵدێر و بێچارەی و ئەم دۆخە نەخوازراوە بەرێت. کرواتیا بە تەواوەتی هەستی بۆ قەیرانە داراییە کردبوو کە لە ساڵی 2007 بۆ 2010 لە وڵاتەکەیە سەری هەڵا بوو. لە 7 ساڵی دوای ئەو قەیرانەوە هیچ پەرسەندنێکی بەخۆیەوە نەبینی، یاخود پەرسەندنەکان ئەو نەبچووک بوون ئابووری بەرەو خراپتر بوون ڕۆژ لە وڵاتەکەیە. یەکێکی تر لە گرفتەکانی بەردەم بنیادنانی سیستمێکی نوێ بریتیە لە ژیانی کارکردن. لەلایەکەوە چینێک هەبوون کە ژیانیان لەسەر موچەی فەرمانبەری بوو، لەلایەکی تریشەوە ژمارەیەکی زۆری دیکە بەدەست بێکاریەوە دایانناڵان، وە کۆچیش یەکێکی تر بوو لە کێشەکان. لە سەرەتاوە کاتێک کە چوینە ناو یەکێتی ئەوروپاوە زۆر خۆشحاڵ بووین، بەڵام یەکێتی ئەوروپا هێندەی جاران کۆمەڵایەتی نەبوو. لیبراڵیەت باڵی بەسەر هەموو کایەکانی ژیاندا کێشا بوو. یەکەم یاساکانی کارکردن لە کرواتیادا لە ساڵی 1995دا دەرچوو. ئەم یاسایە لە ساڵی 1996دا کەوتە بواری جێبەجێکردنەوە و ژمارەیەکی زۆر گۆڕانکاری ڕوویدا. هەموو یاساکان بە گوێرەی ستانداردەکانی یەکێتی ئەوروپا داڕێژراون. لە مافەکانی کرێکاراندا لیبراڵیەت هەبوو، بەڵام زۆرینەیان بە ئاراستەی سوودی خاوەنکاردا بوون. کەسانی گەنج و خاوەنتوانە کاریان دەست ناکەوت، یاخود ئەو کارانەی کە دەستیان نەکەوت بەردەوام نەبوو. هەر بۆیە چوون بۆ وڵاتانی دیکە بە مەبەستی دەستکەوتنی کار لە دەستدانی ئەم توانە تازە و ئەم گەنجانە شتێکی خراپ بوو بە نیسبەت داهاتووی وڵاتەکەەوە. ئۆل هەر وەختی جهێکی گرنگ di ژیانە گەلان دەدیگرێت. Di dema Yugoslavya'da li Xorvatiya jî û li hemû dewletê Balkanan tesîra olê li ser jiyana rojane gelekî kêm bûbû û bi dûr ketibû. Li îro dîsa li Xorvatiya dêra Katolîk tesîreke gelek mezin hem li jiyana rojane dike hem jî li siyasetê dike. لە ڕۆژگاری ئەمڕۆدا لە کرواتیادا ژماری دانیشتوانەکەی کە نزیکەی 5 ملیۆن کەسە و زۆرینەیان کرواتین و کاسۆلیچین و بەهۆی ئەو کەمبوونەوەی دانیشتوان لە دوای جەنگەوە ئەتوانین بڵین یەکڕەنگیەکی زۆریان پێوە دیارە لە ڕووی ئاین و شوناسەوە. لە ساڵی 1990دا و چەند مانگێک بەر لە جەنگەکە کرواتیە ڕەسەنەکان لە 75 دانیشتوانیان پێگەێنابوو، کەمینەکان لە 125 پێگەێنابوو. لە ساڵی 2001دا و لە یەکەمین سەرژمێریدا ئەو بە دیکرا کە ڕێژەی کەمینەکان بۆ خوار لە سەدادەوە دابەزیەوە کرواتیە ڕەسەنەکانیش بۆ سەر و لە سەدانەوە بەرز بوونەتەوە. لەلایەکی ترەوە چینە تازەکانی ئەم سەردەمە نوێیە جێی باس و گفتوگۆ بوون.
ئێمە لە وڵاتێک ئاژین کە خەڵکی لە گروپ و نەتەوەی جیاجیاوە لە ناویدا کۆبوونەتەوە. ئەم خەڵکانەی کە لە چینە باڵەکانن خەونی ئەمریکایان بۆ خۆیان بنیادنەوە و بە گوێرەی ئەوە درێژە بە ژیانیان دەدەن. ئەو خەڵکە ڕەشوڕوتەی چینی خوارەوەش ژیانێکی سادە و ساکارە ژین. لە ئەنجامیشدا گروپی جیاجیا ئەرکی جیاجیا دابەشبوونی هێزی جیاجیا لە ئارادایە و ڕوون نییە کێ لە چینی باڵا و کێ لە چینی خوارەوەدا دەژین. بەهۆی پەرتەوازەبوونی یۆگۆزلافیا و یەکێتی سۆڤیەتەوە، ئاین لەو وڵاتانی ناوهەریەک لە یۆگۆزلافیا و یەکێتی سۆڤیەتی جاراندا لە ڕێزی پێشەوەی ڕێکخراوەکاندا دێت و بە تەواوەتی لە گەشەکردندایە. لە سەردەمی یوگۆزلافیاوە تاوەکو ئێستا تەنها کرواتیەکان شوناسی کڵێسای کاسۆلیکیان پاراستووە. لە دوای ساڵی 1996ەوە ئاینەکانی دیکەش بوون بە خاوەنی هەمان ماف لەگەڵ کاسۆلیکەکاندا و موسڵمانان و جوولەکەکان و ئیڤانجیلیستەکان و لوسەریەکان و بابتیستەکان و هەتا دوایی و ئەوانیش لەم بارودۆخەدا ڕازین. ئەوانەشی کە لەم بارودۆخە ڕازینین ئاتایستەکان و ئاگنۆستیتیەکانن، بێدین و ملحیدەکان مەبەستم. ئەمانەش خۆیان بە مرۆڤی پلەدوو دەزانن. لەلایەکی دیکەوە ئەو بڕەپارەیە کە بۆ کڵێسای کاسۆلیکەکان تەرخان دەکرێت لەگەڵ ئەو پەردە ئاینیەی کە لە فێرگەکاندا دەوترێتەوە دەمان خاتە گومانەوە لە بابەتی یەکسانی و شایستەییدا. وەکو بیرمەندێک پێم باشە لە فێرگەکاندا پەروەردەی ئاینی بوونی نەبێت. ئەگەرچی ئەو تەکنەلۆژیا پێشکەوتووی ئێستا و شێوازی بەکارهێنانی سروشت ئاسانکاری زۆری هێناوەتە ناو ژیانی مرۆڤەکانەوە و تازەگەری زۆری لە ژیانماندا کردووە، بەڵام نەخۆشی تازەشی هێناوە. هەر بۆیە ئەوەی کە هەموو وڵاتێک دەبێت بە گرنگێکی زۆرەوە بیری لێ بکاتەوە بایەخی پێبدات کەرتی تەندروستیە. ئەبێ ئەوە بڵێم کە کرواتیا خاوەنی بەسوودترین سیستمی تەندروستیە لەسەر ئاستی جیهاندا، چونکە هەمووان ئازادن لەوەی پزیشکێک بۆ خۆیان دیاری بکەن لەگەڵ ئەو نەخۆشخانەی کە دەیانوێت چارەسەری لێوەربگرن. لەلایەکی ترەوە هەندێک لە چارەسەریە پزیشکیەکان زۆر گران و بەهۆی ئەوەی کە داهاتی خەڵکی لە چاو ئەو چارەسەرەدا زۆر کەمە، دەبێ هەندێک گۆڕانکاری بکرێت. لەگەڵ کەرتی گشتیدا کەرتی تایبەتیش بوونی هەیە. ئەگەر چی لە ڕووی تەندروستیەوە گونجاون، بەڵام لە ڕووی نرخەوە زۆر گران دەکەون لەسەر هاوڵاتیان. لەگەڵ ئەمەشدا گەورەترین کێشەی ناوەندە تەندروستیە گشتیەکان کەمی کارمەندی تەندروستی و درێژی ڕیزی نەخۆشەکان وەکو زۆرێک لە وڵاتانی دیکە. زمان و پەروەردە ڕۆڵێکی زۆر گەورەیان هەیە لە بەرەنگاربوونەوەی ئەو کێشانەی کە لە ژیانی ئاساییدا دێنە بەردەمان لە کاتی بوونیاتنانەوەی کۆمەڵگایەکدا. زمانی کرواتی سەر بە هەمان گروپە لەگەڵ زمانی سلۆڤینیەکاندا و لەگەڵ زمانی سلۆڤینیادا زۆر پێک دەچن. ئەگەر ڕوونتر قسە بکەین ئەتوانین بڵێن ئەمانە زیاتر دەچنە ناو کۆمەڵی زمانە سلۆڤینیەکانی باشووری ڕۆژئاواوە. و ژمارەیەک یاسای ڕێزمانی هاوبەش یان وشەی هاوبەشیان هەیە. وەکو ئەو زمانە سلۆڤینیانەی دیکە زمانی کرواتیش هەر بە کۆمەڵی زمانی هیندۆ ئۆروپیەکانەوە کە زمانی یۆنانیەکان و لاتینیەکان و سانسکریتەکان لەخۆ دەگرێت. وەکو خۆشتان نەزانن فارسی و کوردیش سەر بە زمانی سانسکریتەکانن. سیستمی پەروەردە لە کرواتیادا بە تایبەتی لە 25 ساڵی ڕابردوودا گۆڕانکاری بەسەردا نەهاتووە. بنچینەی ئەم سیستەمە لە سەردەمی یوگسلافیادا بنیادنراوە. لە کرواتیادا 8 ساڵ خوێندنی ملکەچی سەرەتایی بوونی هەیە. لە دوای قۆناغی سەرەتایی خوێندکاران بە مەبەستی خۆ ئامادەکردن بۆ زانکۆ ئەچنە ئامادەییە پیشەییەکان یان ئامادەیی ئاسایی. خوێندنی باڵا بەشێکە لە ماوەی پۆلۆنیا و ئەم ماوەیەش دوو پرۆگرامی جیاوازی زانکۆبوونی هەیە. یەکەمیان لە نێوان 1 ساڵ بۆ 2 ساڵدا گۆڕانکاری بەسەردا دێت. ئەوی دیکەشیان ماوەی 3 ساڵ خوێندنی پرۆفیشناڵیانە لەخۆ ئەگرێت. بەشی زۆری تێچووی خوێندنی زانکۆ هێشتا لەلایەن حکوومەتەوە دابی نەکرێت. بەڵام ئەمە ناگەیەنێت کە خوێندنی زانکۆ بۆ هەموو کەسێک بەبێ بەرامبەرە. درێویتیە خۆیان لەپەی سەرخەبوونێ ئەف چەند ڕۆژە ئەم لە خرواتیا بوون و مەژیانە خرواتیا پشتی سەرخەبوونێ بووەدا ناسین لێ مخابن دوێ ژیانێ دەمە زێدەتر بەحسا
کوشتن و شەر کرد لێ ژیانە وڵاتێکی نە شەر و کوشتن بتەنەیە ژیانێکە دنجی هەیە و مخابن ئێدی ئەم هاتن داویا گەراخۆی وی وڵاتیژی ئەم بەر بژیانێکە دی دچن لێ ئەمکارن وێنا ژوارە بێژن گۆ نفشێ نووی خروات ji pêşeroja xwe bihêvîne bimînin xweşiyê de. 25 ساڵ بەر لە ئێستا وڵاتانی دیکەدانیان بە کۆماری کرۆاتیادانا لە ماوەی ئەم 25 ساڵەدا سەر لە نوێ پەیوەندیەکانمان بنیان نایەوە بەردەوامی لە بنیاننانی پەیوەندی لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی وەکو ناتۆ و یەکێتی ئوروپادا ئەمانە مەودای زۆریان دەوێت و دەبێت هەوڵی زۆریان بۆ بدەین بۆ مێژوویەکی ئاوا سەدان ساڵ پێویستە بەڵام ئێمە لە ماوەیەکی زۆر کەمتردا ئەم کارەمان ئەنجامدا هەموو کات دەڵێم ئێمە هێزمان لەم مێژووە دەست دەکەوێت. سەرەڕای زۆرێک لە کێشە کۆمەڵایەتی و ئابووری و سیاسیەکان کولتور و هونەری کرواتی لە ئێستاە زۆر باشە و ئومێد دەکەم لە داهاتوە ئەنجامی زۆر باشتری لێ بکەوێتەوە. من شانۆ بە نموناهێنمەوە چونکە لەو بوارەی هونەرە ئەزمونێکی زۆر تایبەتم هەیە. لەو ساڵانەی کە من تایە قوتابی بووم هەرەیان و کەوا شانۆ لە قەیرانێکی زۆر گەورەیە. سەرەڕای ئەوەی کرواتی وڵاتێکە کە دانیشتوانەکەی 4 ملیۆن و نیو ئەبێت تەنها 4 بۆ 5 شانۆیمان لەسەر ئاسی ئەوروپایان نمایشە کرێت. بە بڕوای من نەتەوە بچووکەکان لەم دنیاە بەدەر نین بێگومان مەبەستم ئەوە نییە بڵێم کە کوردەکان نەتەوەیەکی بچووکن هەمومان نەزانین کە لە نەتەوە یەکگرتوەکاندا 80 وڵاتی سربەخۆ کە وەکو کرواتیا و سلۆڤینیا و مەقدۆنیا ژمارەی دانیشتوەکانیان لە خوار 5 ملیۆنەوەیە وە بوونیشیان هەیە بە گوێرەی ئەم ڕاستیەش بێت ئەگەر چی من پێم وایە ئەبێت گوێ لە دۆزی کوردەکانیش بگیرێت گرنگە باش بە دۆزەکەیان بدرێت بەڵام ئەوەش ڕاستێکی حاشا هەڵنەگرە کە چواردەوریان بە نەتەوەی گەورە دەورە درراوە نابێت ئەمە پشتگوێ بخرێت لەو سەنگەیەوە گوێیان بۆ بگیرێت.